بله الدور في بابتي ما مهبانك استوديو هاوجي أنا جوهر سروكي هفيمانيا يكتيا نتوية مع مستعد وقالك بخير هذه كامل داخوانيين أيضا معروفي وزير كاروبارن بكاتيان هرما كردستان بحثي زيدا كرنا كرسيين بكاتيان كويازا كرسينا وأوان دخازا زيدا كرنا بوچونا تشيا دسبيكي وسرچ بنامه هكر بنزدكرن پێشەچی کاک دیاربەکر زۆر سپاس دەکەم یەکەمین دێدارە بە زمانی کوردی پێکەوە. بەڵێ بەڕاستی من دەستخۆشی لە هاوکاری بەڕێزم کاک ئایدم معروف دەکەم وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان کە بەڕێزیان هەروەها بەڕێز مناقەهوەچی وەک سکرتێری پەرلەمان و ئەندامانی پەرلەمان لە پێکهاتەی تورکمان و هەروەها لە پێکهاتەی کلدان و سریان و ئاشووری و ئەرمەنیش کەتوانیان نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی پێکهاتەکان بکەن بە تایبەت لەم خوڵەی ئێستای پەرلەمان و لەم کابینەی حکوومەت کە کابینەی نۆیەمە. ئەم داواکاریەی کە جەنابی وەزیر پێشکەشی کرد داواکاری گشت پێکهاتەکانە و گشت حیزبەکانە هەروەها پارتە سیاسیەکانە و کەسایەتیەکانی ئەم پێکهاتان. یعنی ئەمە کۆبنەوەیەکمان پێش زیاتر لە مانگێک بوو لە لای بەڕێزان لە دەستەی سەرۆکاتی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان بەڕێز سکرتێری پەرلەمان و سەرۆک فراکسیۆنەکان لەوێ بوون گشت پارتەکانی کریستیان و تورکمانش لەوێ بوون 99% لە حیزبەکان ئی تورکمان و ئی کریستیانەکان کەلدان و سریان و ئاشووری و ئەرمان متفق بوون لەسەر یەک دەبی هەڵبژاردن بە زووترین کات بکرێت بە هیچ شێوەیەک پاشکەسبوون لە ئەنجامدانی هەڵبژاردن نابی بکرێ بەرەوە هەڵبژاردن بنەمای یەکەمی دیموکراسیە ئەمە یەک دوو هەمویان پێکەوە داوایان کرد کە کوردستان هەموو یەک باز نەبێت لەت نەکرێت لە بۆ پێکهاتەکان لەبەرەوە تەوزیعی جوگرافی و دیموگرافی پێکهاتەکان وەکو ملەتی کورد نییە ملەتی کورد زۆرینەی ڕاهای کوردستانە وەکو نەتەوە لە هەموو شوێنێک بڕۆی گوندی کورد و نفوسی کورد هەیە بەڵام پێکهاتەکان بەو شێوەیە تەوزیع نەکراینە بۆیە داوا دەکەن لە هەموو کوردستان یەک باز نەبیتن و هەر کەسێک لە پێکهاتەکان جا لە هەولێر بیت لە هەڵەبجە بیت لە دوهۆک بیت لە سلێمانی بیت لە گەرمیان بیت لە ڕاپەڕین بیت لە زاخۆ بیت لە ئاکرێ بیت لە هەر شوێنێک بیت مەسیحی بیت یان تورکمان بیت حەزی لەبی خۆی کاندید کە با خۆی کاندید کە و دەنگ بینی لە ناو ڕۆڵەکانی نەتەوەی خۆی ڕەخنە هەبوو لەوەی کە گوتیان تەداخلات هەیە لە بۆ مەسەلەی دەنگدان و ئەوانە وتمان کاکە با مەسیحی لەبەرەوە لەسەر نفوس هەیە بە خۆ دەزانی دیانە مەسیحی زۆر ئاسانە با تەنها مەسیحی دەنگ بە مەسیحی بدا ئێمە پێشگیری لێ دەکەینەوە بابەتە هەرچەندە هەندێک پێشتر ئێستاش هەندێک ملاحەزەی لەلایەن ڕێکخراوەکانی و دەوڵەتی و مافی مرۆڤ و هەتا دوایە هەبوو بەڵام ئێمە لەگەریم با لە بۆ ئەم خوڵەی هەڵبژاردن بۆ ئەم 4 ساڵی دادێ با تەنها مەسیحی دەنگ بە مەسیحی بدا و وەکو کاک ئایدم فەرمووی نانەوێت دەنگدارین تایبەت هەبی لە بۆ پێکهاتەکان با دەنگدارین تایبەت نەبی لە بۆ پێکهاتەکان باشە با ئەم هەنجەتانەش نەمینێ بەڵام دەبیت هەڵبژاردن بە زووترین کات بکات و دوایە ئەوەی پێکهاتەکان هەیتیان لە کوردستان تورکمان و کلدان و سریان و ئاشووری و ئەرمان و مەسیحیەکان و تورکمان منەت نییە لە کەس نییە خێرمان پێ بکە ئێمە خەڵکی کوردستانین خوێنمە ڕێشتیە بۆ ئەم کوردستانە و ئەوە مافی خۆمان ببرە دا ئەم ینی استیرالە وەقتی بکەن دەمی بکەن ئەڤەل دوور یەک باز نەیە بەڵێ ئەگەر بین سەر زێدەکردن ئەوان کورسیان بۆچی بێنە زێدەکردن و هەر بابەتن هۆسایی تو دزانی ینی پێویستی مجارەکە یاسایی وەیە سەر چ بنامە دێنە زێدەکردن زانی یاسای هەڵبژاردن کراسێک نییە ئەگەر حزبێک قەڵەو بوو بەرین کاتەوە ئەگەر حزبێک زەعیف بوو کورتی کاتەوە یان درێژ بوو ئەوە بکات زانی چۆنە ئەمە یاسای هەڵبژاردنە بە ئیتیفاقی دەستە جەمعینا و پەرلەمان بە پێ ئەو پێکهاتەی ئێستای پەرلەمان دەنگی لەسەر دەدرێ نوێ دەکرێتەوە یا خودۆچی خۆی دەمینێ و دەبیت بە زووترین کات ئەم هەڵبژاردنە بکرێ ئایا مافی پێکهاتەکان لە کوردستان مافیان هەیە کە کورسیان زیاد بکرێ بەڵێ بەڵام ئەگەر کورسی لەم خوڵە زیاد نەکرێ زۆر ئاساییە چەند کورسی بێنە زێدەکردن ئەگەر جەنابی کاک ئایدن داوای 20 کورسی کرد من دەرێم لەو جەوەی ئێستای کوردستان و بە تایبەت لەم کێشانێکی هەیە لە نێوان 20 کورسی تکرایی یانشت گەلوان 11 دبنێت
20 كرسي نا لەگەڵ ئەو 11 دەبتە 20 کورسی یعنی 9 کورسی زیاد بکرێ من دەرێم ئەوەی ئێستا هەیتمان لە کوردستان مافێکی زۆر باشە ئەمە دەبی بیپارێزین و بە هیچ شێوەیەک قبوڵمان نییە کەس دەستێ وەردانی کۆتا بکاتن با ببینێ وەکو خۆی ئەگەر هەڤاڵە کوردەکانمان هاوڵاتیە و هاونیشتیمانە کوردەکانمان پێیان باشە لە ناو پەرلەمان دەنگ بدەن لەوەی کە 9 کورسی دیکە زیاد بکرێت لە بۆ پێکهاتەکان ئێمە ئەمەمان قبوڵە و شەرەفێکی گەورەیە بەڵام هەر کەسێک بی لە هەر حزبێکی دیکە بی لە دەروەی ملەتی ئێمە بی بیەوێ دەست بدا لەو 11 کورسیەمان کە هەیە ئێمە لێ قبوڵ ناکەین ئەوە مافمانە ئەو مافا بەخینی فرانسۆ هەریری و هورمز مەلک چەکۆ و سۆران و بە سەدان شەهیدی کریستیان بەدەستمان هینایە و کەس قبوڵ ناکەین کە دەست بداتە مافێک کە بەخین ئێمە بەدەستمان باشە ئەمە بچین سەر وێ مژارە وێ خەڵک و ئایدن معروفیژی وەزیرێ هەرێمە بوو کاروبارن پێکاتیان باسکری ئاماژە کۆنفرانسی ڕۆژنامەوانی کردی و سکالایەک دژیوان هاتێ تومارکرد محکمە فێدرالی و وەصف کرد و سکالایەکە بابەتێکی مەترسیە و شاشە ئەو سکالا هین چوا پێشبینیەتکەن خۆی ئەو سکاڵایە لەلایەن بەڕێز سۆران عومەر پێشکەشکرایە من نازانم کاک سۆران چۆن ماف بە خۆی دەدا تەداخلی ئیشی پێکهاتەکان بکە بە تایبەت بە ئیشی کریستیانەکان و تورکمانەکان کلدان سریان ئاشووری و تورکمان و من دڵنیام کە ئەم داوایە نەزاحەت ناینی و داوایەکی تا ڕادەیەکی زۆر تەنها بۆ پرۆپاگاندای سیاسیە ئەگەر نا معنای چییە ئەتوو بچی وەڵە بچێ محکمەی ئیتیحادی وەڵە داوا بکەم لە ئەوەی مەقعدی کۆتا نەمینێ لە کوردستان کاکە سۆران لەگەڵ ڕێزم تەواو بەڕێز کاک سۆران لە دروستبوونی ئەم دەوڵەتە نوێنەری کریستیانەکان هەبووە و نوێنەری تورکمانەکان هەبووە لە دروستبوونی ئەم هەرێمە نوێنەری کریستیانەکان هەبووە نوێنەری تورکمانەکان هەبووە ئەها لەو شاخانەی کوردستان خینی کلدان ئاشووری و سریان و ئەرمەن و تورکمان و کورد و کاکەیی و یەزیدی و مەسیحی و موسڵمان پێکەوە تێکەڵ بووە بە سۆران عومەر ئەوە جیا ناکرێتەوە باشە بەڕێز ئەگەرم بێ ساکێنێ دەمێ بۆیدا چەندین کێشێن یعنی نامبەرە هەرێما کوردستانیدا و بەغدایدا ئەف کێشێن هەنێ محکمە فێدرالی بەرژەوەندیە یعنی نەت هەرێما کوردستانێدایە ئەف جارە سکالایە دوور پێکهاتەیانە هەرچەندە تە گوتیان پیشبینیتکەن و سەر ناگرتن ئەف سکالایە ئەگەر هاتوو سەرگرت دێ خەیارت هەوە چ بن بژاردێت هەوە چ بن ئێمە خۆ ئەمەش دەستمان نەبەسترایە ئێمەش محکمەی ئیتیحادیمان لە پێشە ئێمەش کۆمەلگانی و دەوڵەتیمان لەگەرە ئێمەش هێزێکین کلدان و سریان و ئاشووری و خزمەکان و کەسەکانی خۆمان لە دەروەی وڵات و لە ناوەی وڵات و دۆستایەتیمان لەگەڵ حیزبەکانی عێراقی و لەگەڵ حیزبەکانی کوردستانی و بە تایبەت سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەروەها ڕێزدار جەنابی سەرۆک کە بێ هیچ قەید و شەرت پشتگیری لە کریستیانەکان دەکاتن ئەو هەموو پشتگیریەمان کە هەیە باوەڕ ناکەین بە داوایەک هیچ کەسێک بتوانی مافێکە کە بەخین هاتیتەوە دەستێوەردانی بکاتن بەڵام ئەو ئیشەی کە کردیتی بەڕاستی لەگەڵ ڕێز و احترامم بۆی مافی خۆیتە هەر کەسێک بستە محکمەی ئیتیحادی داوا بنووسی بەڵام ئەمە پێشیلکردنی مافی هاونیشتیمانان و شەریکەکانی خۆتانە لە کوردستان باشە ئەگەرم بێن تەوقیتە وان داخوایانیە و وان مژارە و یعنی ئازراندنا وان بابەتە مەرەمژە چنە یا وان بابەتێ کورسیە و پێکهاتیان تایبەتت وێ دەمیدا جارێکی دیکە وەکو گوتم هەڵبژاردن دەبی بکرێ بمانەوێ نەمانەوێ زەعیف بین بەهێز بین هەڵبژاردن دەبی بکرێ هەڵبژاردن نەکرێ یعنی کوردستان پاشکەس بووە لە دیموکراسی ئێستا لە کوردستان سیراع لە نێوان حیزبەکان نییە ئەوەی من دەبینم بە چاوی خۆم حیزب و لایانی سیاسی هەیە لەگەڵ دیموکراسیە لە بەرەوە دەیەوێ هەڵبژاردن بکرێ حیزب و لایانی سیاسی هەیە لەگەڵ دیموکراسی دانیە نایەنەوێ هەڵبژاردن بکرێ دووشتی زۆر جیاوازە ململانەی حیزبی جیاوازە لەوەی ململانەی لەسەر دیموکراسی
ئێمە لەگەڵ دیموکراسین ئێمە دەمانەوێ هەڵبژاردن بکرێ گوتیان کاکە نوێنەری ڕاستەقینەی پێک هاتەکان دەبی بە هەڵبژاردن لەلایەن پێک هاتەکان گوتوان بەسەر چاو با تەنها مەسیحی دەنگ بدا بە مەسیحی گوتیان کاکە نابی دەنگدانی تایبەت هەبی لە بۆ مەسیحیەکان گوتمان بەسەر چاو با دەنگدانی تایبەت نەمینێ لە بۆ مەسیحیەکان ئەوە کاکە مشکلەی کۆتاش حەل بوو فەرمون کاکە هەڵبژاردن بکەن ئێمە قوارەیەکین ساڵی 1992 لە دوای ڕاپەڕین لە دوای دانی بە سەدان شەهید جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی لە پێش هەموو خەڵک گوتی دەبی ئێمە لە شەرعیەتی شۆڕژگێری بچین بەرەو قۆناغی شەرعیەتی دیموکراسی کاکە ئێمە ئەوە 30 ساڵ هەڵبژاردن دەکەین بە هیچ شێوەیەک ناکرێ جارێکی دیکە دەرێم هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن کراسێک نییە ئەگەر ئەتو قەڵاو گەورە بکە ئەگەر تو زەعیف بی ببوورە هەر وەکو تێگەشتم کۆڤژی وەک هەولێکە ji بوو نە ئەنجامدانا ئان ئاستەنگ دێ ئاماجە ئەنجامدانا هەڵبژاردنن پەرلەمانی کوردستان ئەگەر بچینە بابەتێکی تر داوی پرسیارە من داخوانیên بەتریرکê kildana katolîk wî Sako zaygerte guhlî bûya Brikyanel dûr devera deştanînewa û herûsa jî Wezîr û Koç û Koçberên Iraqê û Rêyan Kildanî bû çûn te çine ser wan daxuyaniya ku Rêyan Kildanî dest dana ser milk û milkil emlakên Kristyanan devera deştanînewa. طبعا پێش هەموو شتێک غبتەی جەنابی پاتریەرک کاردینال دکتۆر مارلوی ساکۆ سەرۆکی کەنیسەی کلدانیە سەرۆکی گەورەترین کەنیسەیە کە نزیک 80% کریستیانەکانی عێراق و کوردستان سەر بە ئەو کەنیسە و ئێمە وەک کلدان جەنابی پاتریەرک بە مەرجەعی یەکەمی ئاینی خۆمان دەزانین لە دوای قەداسەتی پاپا جەنابی پاتریەرک لەم چەند ماوەی ڕابردوو بەتوندی دژمنایەتی دەکرێت لەلایەن ئەم کەسەی کە ئاماژەت پێکرد و لەلایەن ئەو حیزبەی ئەو میلیشیانەی کە لەوێ هەیە جەنابی پاتریارک زۆر بە وازحی تێڕوانینی کەنیسا و ئاینی مەسیحی لە بۆ بابەتی سیاسی پێشکەش کرد یەک گوتی ئێمە وەکو کریستیانەکان لەگەڵ میلیشیانین لەگەڵ دامەزراندنی میلیشیا لە دەرەوەی چوارچێوەی هێزە دەستوریەکانی عسکەری لە عێراق دانین دوو ئێمە وەکو کریستیانەکان ناچی ببینە بەشێک لە سیراعێک کە ئەم سیراعە یەکێکە لەو هۆکارانەی کە تا ئێستا ئەم وڵاتەی تێکداوە کە سیراعی تایفیە من نابینە بەشێک لە هیچ معادلەیەکی تائیفی ئەنجا سەر ئاستی عێراقی بیان ئیقلیمی بیت بۆیە بەڕاستی ئەم هەڵسوکەوتەی کە ڕەیان یاخود هەر کەسی دیکەی سەر بە ڕەیان دەکاتن بەرامبەر بە غبتەی جەنابی پاتریارک لەلایەن مەسیحیەکان هەمومان ئێمە ڕەت دەکەینەوە و هەمومان پشگیری لە مووقفی جەنابی پاتریارک بەێ سەرۆکی پەیمانیە یەکەتیە نەتەوی ئان و جەوهەر زۆر پێ خۆشحاڵ بووم کو ئەمە دەبووی ستودیا کوردستان 24 زۆر بەخێر بێت.